بەڵێم کاتان باش لە 28 مانگەوە کە دەرگای پێشانگاکە بەڕووی سەردانیکەران و خوێنەراندا کراوەتەوە لەو ڕۆژەوە جمەی دێ هەتا ئەم ڕۆژ دەبینن لە دیمەنەکانە قەرەباڵغیەکی زۆر لە نێو پێشانگاکە هەیە ئەویش بە چەند هۆکارێک بەوەی کە ئەمساڵ نزیکەی 9 ملیۆن کتێب لێرە یعنی با بڵێین بۆ ئامادەبووان و بەژاریکەران و خوێنەران ئامادە کراوە زیاتر لە 200 ناوەند ئەمڕۆ لێرە کتێبەکانیان عەرز دەکەن و لە هەر چوار پارچەی کوردستانەوە با بڵێین ناوەندەکانی ئەوانەی کە کتێب دەفرۆشن بەشدارن و دیسکاونتێکی زۆر کراوە لە کتێبەکانە بە جۆرێک هەندێک کتێبێ لە 130 بۆ لە 150 دیسکاونتی بۆ کراوە و زۆر زانیاری دیکە هەیە سەبارەت بە پێشانگاکە لەگەڵ میوانەکەم بەڕێز گوڵان نیروان ئەوان سەرپەرشتیاری بازارسازی و بەشی مارکێتینن. گوڵان خان ساو بۆ جەنابتان. ئەمڕۆ زۆر قەرەباڵغە بەهۆی ئەوەیە کە جومعەیە یان من لە ڕۆژانی ڕابردوو شاتوم ئەو قەرەباڵغیە هەیە چاوەڕوان دەکرێن خەڵکێکی زیاتر بێ لەوەی کە هەیە چونکەیتر لە واوردە نزیک دەبینەوە لە ڕۆژانی کۆتایی پێشانگاکە. بەخێر بن سەرچاوان بەڵێ هەموو ڕۆژەکانی پێشانگا توانم بڵم یەک لێک قەرەباڵغتر بووە بەڵام ئەمڕۆ ڕۆژی پشووە یەکێک لە ڕۆژە تایبەتەکانەوە یەکێک لە ڕۆژە سەرەکیەکانی پێشانگا بێت بۆیە دڵنیابن لە دوانی ڕۆی ئەمڕۆیە ئەم قەرەباڵغیە زۆر زیاترە بێ و وەکوتیشە نزیکە بینەوە لە ڕۆژانی کۆتایی بۆی ئەوانەی کە تا ئێستا نەهاتوون بە دەرفەتیەزانن و زۆرترین ژمارە لەم سێ ڕۆژە سەردانەکات. گوڵان خان هەندێک زانیاریم باس کرد سەبارەت بە پێشانگاکە چ شتێکی کە هەیە ئەمساڵ جیاوازترە لە ساڵانی دیکە یعنی بۆ نمونە دەبینم ڕسم و با بڵێین هەندێک کەسایەتی لە پێشانگاکە ئەمساڵ کە هەیە من لە ساڵانی ڕابردووتر نەمبینیوە ئەو جیاوازیانە زۆر جیاوازی هەیە بەشێک لەو جیاوازیانە لە ناو هۆڵی پێشانگایە بەدیەکرێەوە بەشێک لە جیاوازەکانیش لە ناوەڕۆکی کارەکەیە ئەوەی کە باست کرد ئێمە لە ناو هۆڵی پێشانگا هەر یەکێک لە ڕاڕەوە سەرەکیەکانمان بە ناوی یەکێک لە کەسایەتە دیارەکانی کوردەوە ناوناوە ئەمەش بۆ زیندووکردنەوە بەرز ڕاگرتنی یادیە و کەسایەتیانەیە لە کەسایەتی ئەدیب و شاعیر و نووسەرەکان ئەگەر بە ناو پێت بڵێم شەرکۆ بێکەس جگەر خوێن خاتوو گەلاوێش مەستورە ئەردەڵانی عەزیز گەردی و ئیسماعیل پێشکچی هەر یەکێک لە ڕاڕەوە سەرەکیەکانی پێشانگای نێودەوڵەتی ئەم ساڵ ناوی یەکێک لەم کەسایەتیانەوە ناونراوە هەروە هەرکەیتە ناو هۆڵی پێشانگاوە هەز بەو جیاوازیانە کە ئەویش لە هەبوونی دیکۆری تایبەتی شوێنەکان و دیزاینکردنی شوێنەکان بە شێوازێکی تایبەت و ڕێخستنی ناوەند و دەستگاکان بە شێوازێکی زۆر هاوسەنگ و باش لە ناو هۆڵی پێشانگایە. گوڵان خان زیاتر لە 2 کاژمێرە من لێرەم زۆرینەی ناوەندەکان چووم ئێستا دەبینین لە تەواوی دنیادا باشە و لە هەرێمی کوردستانیش مەسەلەی AI زیرەکەی دەستکرد نازانم کتێبێکی وان بەرچاو نەکەوت سەبارەت بەمە کۆ ڕەنگە بەشێک لە خوێنەران بیانەوێت داها شتێکی جیاوازتر ببینن بۆچی نییە ئەم ساڵ لە پێشانگاکەتان هەم ئەو کتێبە وە کتێبی دیکە شتی ئەلەو جۆرە هەیە کە نەبێت یان بەدەستخستنی بۆ خوێنەری کورد خۆی بابەتەکە تۆزێک تازە ینی تازەیە تا ڕادێک و بەنسبەت کوردستانەوە تازەترە لە شوێنی تر بۆیە ناوەند و دەستگا کوردیەکان بەداخەوەتوانم بڵێم بۆ ئەم بابەتە سەرچاوی زۆر کەممان هەیە یعنی هەرخۆی لە هەرێمی کوردستانە نیمانە سەرچاوە بۆ ئەم بابەتە بۆ ئێمەش لە ناو پێشانگای وەکو ناوەندە کوردیەکان نییە بەڵام وەکو ناوەند و دەستگای عەرەبی کە بەشداریان کردووە ئەوان بەشێکیان پێەیە بەڵام ناتوانم بڵم بە ڕێژەیەکی زۆر بەڵام بە زمانی عەرەبی ئەو بابەت و سەرچاوانت دەستەکەوێت ئێمە داوا لە ناوەند و دەستگاکانەکەین بۆ ساڵانی داهاتوو هەم ئەو بابەتە هەم ئەو بابەتانەی کە لەگەڵ زەمنە ئەگونجێوە تازەیە بیهێنە ناو بابەتەکانی خۆیان بۆین سەردانیکار و خەڵک سوودی لەوە بگرێت. گوڵان خان شتێک کە سەرنجی ڕاکێشاوم ئێوە وەکو کۆمپانیای ئەتڵەسل ئەسیل ینی هیچ ناوەندێکتان نییە بۆ بڵاوکردنەوەی کتێب و نووسینی کتێب وانە ئەی چۆن ئێوە سەرپەرشتی پێشانگایەکی وا گەورەکەن کە لە ساڵانی ڕابردووش هەر ئێوە کردوتانە و ئەم ساڵ کردوتانە ئەمە شوزام هەنگاوێکی قورس نییە یان بابەتێکی سیر نییە وەکو پرسیارێکی باشە باڕوونکردنەوەت بەمێ لەسەرەوە بابەتە کۆمپانیا ئەتڵەسل ئەسیل خۆی بۆ ڕێخستنی پێشانگا و کۆنگرەیە و تا هەر بابەتی ئیشی کۆمپانیا ئەتڵەسل ئەسیل ڕێخستنی پێشانگایە لە هەموو بوارە جیاوازەکان یعنی ئێمە ساڵانە پێشانگامانە لە چەندین بواری جیاوازە تایبەت هەمانە بۆ بواری کارگەکان کە لە عێراقا کارەکەن پێشانگای کشت و کاڵ پێشانگای گەشت و گوزار پێشانگای گەوری بازارکردن کە لێرە ئەکرێتەوە پێشانگای نێودەوڵەتی کتێبیش چەند بوارێکی تر سەبارەت بە پێشانگای نێودەوڵەتی کتێب ئێمە لە ئێستا دەستگای چاپ و پەخشی ئەتڵەسیشمان هەیە جا لە کۆمپانیا ئەتڵەسل ئەسیل
و ئەم دەستگای چاپ و پەخشە تا ڕادەیەک تازەیە و پێتانە لە بۆ ساڵانی داهات و بەرهەمی خۆمانەوێ وەکو دەستگای چاپ و پەخشی ئەتڵەس. خۆش بێ گوڵان خان ئەوەی کە بەدیم کرد ئەمساڵ میوانداری بەشێک لە نووسەرانیش کراوە لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستانەوە. ئەمە چۆن بوو؟ هەر ئێوە و ئەرکەتان گرتە ئەسۆ یاخود بابەتەکە چۆن نەزانیاری؟ خۆی بەشێک لە جیاوازەکانی پێشانگای نەودەوڵەتی کتێبی سلێمانی لەگەڵ پێشانگاکانی ترە ئەو زیندوێتیەتی تا و چالاکی زیندوانی کە ڕۆژانە لە ناو پێشانگای ئەنجامەدرێت. ئەمساڵ بە خۆشحاڵیەوە چالاکیەکان زۆر زیاترن و هەمەڕەنگترن لەسەر ستێجی پێشانگاویش هەبوونی پانێڵ و سیمیناری تایبەت لەلایەن مامۆسایانی زانکۆ ئەدیب و شاعران ڕۆژانە چالاکی ئەدەبی و سەقافیتی ئەنجامەدرێت. ئێمە بانگشتی چەند نووسەرێکمان کرد، یەکێک لەوانە بەختیار عەلی بوو کێمە ئامادە بووین ئەرکی میوانداری گرتنی بگرینی ئەستۆ، بەڵام بە هۆکاری تایبەتی خۆی نەیتوانی بەداخۆ لێرە ئامادە بێت. وەکو ناوەندەکانیش کە میوانداریمان کردوون باسی شت کرد لە هەر چوار پارچەی کوردستانەوە ئێمە ئەو ناوەند و دەستگایانی لە پارچەکانی تری کوردستان وجودیان هەیە، بانگەشتمان کردوون و لێرە ئامادەن. بینیم چەند بەشێکتان جیا کردوتەوە بۆ نمونە ڕۆژهەڵاتی کوردستان، باکووری کوردستان، ڕۆژاوای کوردستان، ئەمانە چۆنە؟ ئەوانیش ئەمساڵ یەکەم جارە ئەو بەژاری دەکەن و ئایا ئەرکی گواستنەوەی ئەو کتێبانە کە ئەگەر هەندێک لە کتێبەکانیان لە ڕۆژاوای یاخود لە ڕۆژهەڵاتێ نابێ، ئەمە چۆن توانیوتانە کار ئاسانیان بۆ بکەن لێرە بە چاوێکی جیاوازتر سەیریان دەکەن؟ مەبەستمەوەیە هەم لە ڕووی نرخەوە و هەم لە ڕووی شوێن و پێگەیەکی جیاوازتریان بدەنێ، وەکو دەڵێ شوێنێکی ئاڵتونیان لە ڕووی نرخەوە بەڵێ تایبەتمەندی هەیە بۆ ئەو شوێنانە و هەموو ساڵێکم ساڵێکم جاریشان نیە بەشداری بکەن لەگەڵمانە، هەموو ساڵەکان لەگەڵمانە بوون بە خۆشحاڵیەوە. تایبەتمەندیمان ناونەتە لە نرخە و لە هەمان کاتە لە شوێنیشە، واتە وامان کردە کە شوێنەکانیان تا ڕادێک استراتیژی بێەوە زۆرترین سەردانی کار بیبینێ. وەکو هاتنی کتێبەکانیان ئەمانە ڕێکاری تایبەت و ئیداری خۆی هەیە و ڕەنگە لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی ئەرکی هێنانی ئەو ناوەندانەوە هاتنیان هێنانی کتێبەکانیان زۆر قورس بووە بە تایبەت لە ڕۆژئاوای کوردستانەوە، بەڵام ئێمە هەر هەوڵ خۆمان ناوەتاوی کە ئەو ناوەندانە بهێنینە ئێرە وەکو ئێرانی کتێبەکانیان ڕێکاری ئیدارەکانی خۆی هەیە و ئەوە گیرێتە بەر و هەر ناوەندێکی تر کتێبەکانیان نەهێنن. میکانیزمی کارەکەتان بەو جۆرەیە کە لە کۆتا ڕۆژی پێشانگایە ئێوە ئاماردەخەنە ڕوو، هەم سەردانیکەران، هەم فرۆشی کتێب و هەم ینی کۆمەڵی وردەکاریە ئێمەدا ئاگاداری ناتوانانی شتێکم پێ بڵێ ئەم چەند ڕۆژە چەندێک خەڵک هاتووە دەبینین ئەو قەرەباڵیە زۆرەی کە هەیە، ینی ئەمە ئەوەنەی کە جەخت لەوە ناکاتەوە کە بەڵێ سەیمانی پایتەختی ڕۆشنبیریە پایتەختی ئێمە وتومانە سلێمانی پایتەختی ڕۆشنبیرە و پێشانگای کتێب تەواوکاری نازناوی پایتەختی ڕۆشنبیریە، یعنی سلێمانی بەبێ هەموونی پێشانگای کتێب ئەتوان بڵێم نەقسی هەیە. وەکو ئامارەکان ئێمە ئەمانەوێت ئامارێکی دروست و دقیق بێ بۆی لە کۆتا ڕۆژان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیەوە هەموو ئامارانی کە پێویستە یخێنە ڕوو.